لە درێژەی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا دەستگای خێرخوازی بەخشین بە هاوکاری خێرخوازان هاوکاری مادی بەسەر بەشێک لە توشبانی نەخۆشی شێرپەنجەدا دابەش کرد. هاوکاریەکە درا بەو نەخۆشانەی کە دۆخی داراییان لاوازە و سەرچاوی دیکەی داراییان نییە. ئەمڕۆ لە شاری سلێمانی ئێمە هەستاوین بە دابەشکردنی هاوکاری بۆ 100 نەخۆشی شێرپەنجە کە باری داراییان زۆر خراپە و خەڵکانێکن پێویستیان بە عیلاج هەیە ڕۆژانە عیلاجی گران ئەوەی کە لە نەخۆشخانەکانی نانەکەلی و نەخۆشخانەی هیوا لە سلێمانی هاوکاریان نەکرێ ئەوان ئەگەر بەهۆی باری داراییانەوە ناتوان عیلاجەکانیان وەربگرن. ئێمەش لێرە لە ڕێگەی خێرخوازانەوە هاوکاریەکمان بۆ دابین کردوون. خوای پەروەردگار خێرخوازان سەلامەت کە. توشبانی شێرپەنجە دەڵێن بەردەوام پێویستیان بە چارەسەر و کڕینی دەرمان هەیە. لەم دۆخەدارە یەخراپەی پارتی و یەکێتیش دروستیان کردووە بە تەواوی دەستیان بەستراوە و هیچ سەرچاوەیەکی دارایی دیکەیان نییە جگە لەو موچەکەمەی کە هەیەە و پێیان نادرێت. من خۆم کرێچیم بڕواکەی کری دوو مانگم نایەوە پیاوەکەم کرێکارە پەرمانگیدا عیلاج لە خەستخانەی هیوان نەبوو خەڵکی خێرخوا بە 6 وەرەقە بووە عیلاجی بۆ کڕیوم. ئێستا ئەم ڕۆژ بازام 16 ڕەمەزانە من یەک جارم مریشک کڕیوە ناتوانم پیاوەکەم کرێکارە کرێچیم 4 سەرخێزانم 2 تەلەبەم هەیە قورسە زۆر قورسە لە ڕاستیان من کرێچیم باوکیان قاچی نوقستانە کوڕێکی ژێر پەنجەم هەیە باری دارایم زۆر خراپە تر هانام بۆ ئێوە هێنا و زۆر سپاسدانەکەم بۆ هەموو شتێکانی درەخیتان نەکرد. وەڵی زۆر خراپینە بەڵێ وەڵی شکار نەوەڵە مەعاشی کچکۆ لەمانێ بەڵام ترۆ خۆ مەعاشە وەستاوە باوکیان لەسەر ئەویش ژنێ بەرەو خوار قاچی تەواو نییە 30 عملیاتم بۆ کردووە. تەمان هەمومانەدان کە ئەمڕۆ لە بارودۆخێکی نائەموارەین خەرج و مەسرەفی با بڵێن شێرپەنجە بەڕاستی زۆر کەسێ با بڵێن پارەی عیلاجەکانی بۆ هەڵناسۆڕێ. ئەمە خاڵیەک من دەستخۆشی لێرەوە لایەن خۆم و دەستخۆشی لە هەموو لایەکانەکەم خوای گەورەی ئینشاڵڵا سەرکەوتوتان بکە. ئەمە یەک بۆ نمونە مەبەست با بڵێن خۆشم کە مندام 150,000 مێداوانێ بەڕێزیشان نەزان 150 قسم تا ئەم دەقەی وەرنەگرتووە. پێویستیشم بە مادی بۆ کە عیلاجەکانی بۆ بکڕم پێم نەبووە. تەنها خوای گەورەم شم بردووە یەک ماتۆڕی کەریم کابان هاتومەتە سەرەوەی کە ئێستا بیفرۆشم بۆ عیلاجی با بڵێن خێزان. هاوکات دەستگای خێرخوازی بەخشین هاوکاری دارایی بەسەر 40 منداڵی بێباوکدا دابەش کرد. بەخشین لە مانگی ڕەمەزانی پیرۆز ئەم دە پرۆژەی هەیە و باوکاری خێرخوازان ساڵانە هاوکاری چەندین چین و توێژ دەکات. داواش لە خێرخوازان دەکات هاوکاریان بن تا زۆرترین کەسی کەم دەرامەت سودمەند بن لە پرۆژەکانیان. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.